یەکەم هەنگاو بۆ ڕیشەکێشکردنی گەندەڵی ڕووخاندنی کۆماری ئیسلامیە. زەبیحوڵڵا خوداییان وتەبێژی دەستگای قەزایی ڕۆژی 30 سەرماوەز لە کۆبوونەوەیەکی هەواڵنێریدا باسی لە ئیختلاسی 10 میلیارد دلاری لە بازاری دراوی تاران کرد و وتی پەروەندەکانی دراوی 4200 تمەنی سێ دەستن، دەستەیەک کە دراویان وەرگرت و کاڵایان هاوردەی ئێران نەکرد یان کاڵای پێویست هاوردە نەکرا بوو کە پتر لە 1250 پەروەندە تەنیا لە تاران پێکاتۆ و 600 پەروەندە بە ئیدعانامەوە بۆ دادسەران ناردراون و نزیکەی 5500 کەس مەحکوم کراون. بڕیەم پەروەردانە نزیکەی 10 میلیارد دلار بووە. ئەم اختلاسە تەنیا یەک نمونەیە کە بەهۆی ناکۆکی نێوان دەسەڵاتداران ئاشکرا بووە. لە ناو کۆماری ئیسلامیدا بە ئابووری مافیاوە هەموو کردەوە و هەوڵی بەرپرسانی بواری ماڵی و ئابووری کار هەموویان خاوەن دەسەڵات و هێزن لە فەزایەکی پڕ لە گەندەڵیدا لە ئارادایە. اختلاسی 3 میلیارد دلاری خاوەری سەرۆکی پێشووی بانکی ملی بە یارمەتی بەرپرسانی پلەیەکی ڕژیم و لە ماوەی چەند ساڵدا ئەنجام درا. کاتێک نەیارانی توانیان پشتیوانانی وەلابنێمن و دزەکانیان لێ ئاشکرا کرد و بەناوەندەکانی بەناو یاسایی و بەڕێوەبەری ناساندن کە ئەوانیش لە ژێر فەرمانی دزانێکی تردان، هەرم پشتیوانانە ناوبراویان بە ئاسانی ڕەوانەی کانەدا کرد تا خەریکی کار و ژیانی شاهانەی بێت. لە قاودانی دزی و گەندەڵە بەرینەکان کە ئەنجامدانیان تەنیا لەلایەن سەرۆکان و ئەندامانی بەهێزی باندە دەسەڵاتدارەکانەوە ممکنە لە ناو کۆماری ئیسلامیدا دەتوانێت مەترسیدار بێت. هەر بۆیە شۆڕای باڵای پشتگیری لە ڕوودانی تاوان چەند مادەیەکی بۆ پاراستنی لە قاودەران پەسەند کردووە کە قەرارە لەلایەن دەستگاکانی بەڕێوەبەرەوە بەکردەوە دەربێت. لەمبارەوە ڕەزا مەسعودی فەر قایم مەقامی کۆمەڵایەتی و پێشگیری لە ڕوودانی تاوانی دەستگای قەزایی لە ڕێکەوتی 30 مانگی سەرماوەز لە وتوێژ لەگەڵ هەواڵنێری ئیلناداوتی تەوەری دووەم باسی پشتیوانیکردن لە قاودەرانی گەندەڵیە. لەناو یاسای بەهێزکردنی نظامی سەلامەتی ئیداری بە چەند نمونەیەک لەم بوارەدا ئاماژە کراوە، لەوانە دانی پاداش بە کەسانی لە قاودەر. ناوبراو لە درێژەدا دەڵێت هەروەها لەم یاسایەدا هاتووە کە ئەگەر کەسێک گەندەڵی لە قاوبدا و پێویستی بە پیشەیان پشتیوانی و ئاگا لێبوون بێت، یاسا دەبێت پشتیوانی پێویست لەم کەسە بکات. گەندەڵی لە ناو کۆماری ئیسلامیدا ڕیشەی داکتاوە و هەموو کاربەدەسان و دەسەڵاتدارانی گرتوتەوە، کەوابوو هەر جۆرە لە قاودان کردەوەی ئیداری، پۆلیسی و قەزایی دژ بە گەندەڵی لەم ڕژیمەدا بێفایدەیە و تەنیا بۆ تۆڵەکردنەوە و پاشەکشەپێکردن بە ڕەقیب ئەنجام دەدرێت. هەڵبەت تەمبێکردنی لە قاودەرانیش لەم ڕژیمەدا ئاستێکی هەیە. سەرەڕای ئەوەی کە دزیە گەورەکانی کەسانێکی وەکو محەممەد ڕەزا ڕەحیمی جێگیری یەکەمی ئەحمەدی نەژاد و سەعید مرتەزەوی، بابەکی زەنجانی، مەحمودی خاوەری، ئەمیری خوسرەوی لە قاودرا، بەڵام لە نێوان خاوەنانی سەرەکی دەسەڵاتدا کە پشتیوانی ئەم یا ئەو دز بوون شەڕێکی ئاشکرا ڕووی نەدا. گەندەڵی سیستماتیکی ناو کۆماری ئیسلامی بە شێوەی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ دووکەڵەکەی دەچێتە ناوچاوی کرێکاران و زەحمەتکێشانەوە و چینی سەرمایەدار و نۆنەرانی ئەوان بەهێز دەکات. زیاندیتنی خەڵک بە خاتری گەندەڵی لە کۆماری ئیسلامیدا زۆر بوار لە خۆ دەگرێت کە لێرەدا تەنیا دەتوانین ئاماژە بە هێندێکیان بکەین. ئەو پارە زۆرانەی کە لەلایەن بانک و ناوەندە ماڵێکانەوە دەدزرێن لە گیفانی خەڵک تاڵانکراون. ئەو اختلاسە بەرینانەی کە لە کاتی خصوصی سازی کارخانەکان، معدنەکان و دامەزراوە کۆمەڵایەتەکان ئەنجام دراون هەر هەمووی بە زیانی کرێکاران بووە. سەبارەت بە ماڵیاتیش ئەوە تەنیا کرێکارانی پەیمانی و ڕسمی و موچەگرانن کە دەبێ ماڵیات بدەن و هیچ کام لە دەستگا ماڵیە گەورەکانی ژێر چاوەدێری خامنەی و سوپا هیچ ماڵیاتێک نادەن. پێویستە ئاماژە بۆش بکرێت کە لە ناو دەستگای ئیداری پان و بەرینی کۆماری ئیسلامیدا بە بێوەرگرتنی بەرتیل چکۆلەترین کار بۆ داواکاران ئەنجام نادرێت. سەبارەت بە تەندروستیش بێجگە پزیشکە بە ویژدانەکان باقی پزیشکانی تر بە بێوەرگرتنی بەرتیل کارێک بۆ نەخۆش ئەنجام نادەن. هەر بۆیە پێویستە کرێکاران چاوەڕوانی ئەم یا ئەو ئورگان بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ گەندەڵی نەبن،
بەڵکو خۆیان پێویستە خەبات دژ بە گەندەڵی بخەنە دەستوری کاری خۆیانەوە و بەڕێوەبەری بن. نمونەی بەرچاوی ئەم کارە خەباتی لێبراوانەی ناوەندی سەنعەتی نێشکەری هەفتە پێیە دژ بە خصوصی سازی لە ناو ئەو شرکەتەدا. شرکەتی نێشکەری هەفتەپە لە ساڵی 1393دا بە قیمەتی 220 میلیارد تمەن بۆ مزایدە دانرا. ئەوەش لە حاڵێکدایە کە تەنیا زەویەکانی ئەم شرکەتە بە قەتبەرینایی شاری شیرازە. ئەم شرکەتە لە مانگی ڕێبەندانی 1394دا بە دوو لاوی 28 و 31 سەمەن ساڵ سپێردرا کە یەکیان ئومیدی ئەسەدبەیگی بوو. کاربەدەستان بە پێشەکی 6 میلیارد تمەنەوە ئەو ناوەندە گەورەیان خستە اختیار ناوبرا و شەریکەکەیەوە. هەر لە سەرەتاوە وێنەیەک لە ئەسەدبەیگی لە تۆرە کۆمەڵایەتەکاندا بڵاو بووە کە تێیدا ناوبراوی لە ناو سەرکوتگەرانی ناڕەزایەتەکانی ساڵی 1388 و لە پەنایەکێک لە مۆرەکانی سپای قودس نیشان دەدا. کرێکاران پاش خصوصی سازی بەهۆی دواکەوتنی هەقدەستەکان، نابەرپرسبوون و ناڕوونبوونی گوێبەستی کاری لەگەڵ کرێکارانی پەیمانی، قەراردادی و ڕۆژموزدی گەلێک جار دەستیاندایە ناڕەزایەتی و لە شاری شوش ڕێپەیوانیان بەڕێوە برد و خەڵکی ئەم شارەیان هاوڕێی خۆیان کرد. ئەوان بە سرنجدان بە ناکارامەیی خاوەنانی نوێ و هەروەها کەڵکی نابەجێ وەرگرتنیان لە سەرچاوەکانی شرکەت بۆ وەرگرتنی ئیمکاناتی بەرین خوازیاری گەڕانەوەی ئەم شرکەتە بۆ بەشی دەوڵەتی بوون. بەڵام کرێکاران کە لە ئاست گەندەڵبوونی خودی دەوڵەت ئاگادار بوون بە نیاز بوون شرکەت لە ژێر چاوەدێری شوڕای هەڵبژێردراوی کرێکاراندا بەڕێوە بچێت. خەبات دژ بە خصوصی سازی بابەتی هەموو ئەو کرێکارانە بوو کە شوێنی کارەکەیان خصوصی کراوە. بەڵام تەنیا کرێکارانی هەفتەپە احتمالاً بە یارمەتی هێندێک خاوەنانی دەسەڵاتی نەیاری ئەسەدبەیگیەکان توانیان شرکەت بۆ دەوڵەت بگەڕێنەوە. بەڵام کرێکارانی پێشڕۆ دەزانن کە ئەم وەرگرتناوانە ئەگەرچی دەستکەوتێکی ئەرینین بەڵام بەسنین. هەروەک ئاماژەی پێکرا گەندەڵی لە ناو کۆماری ئیسلامی سەرمایەدا جێکەوتۆ و ڕیشەدارە کەوا بوو بێجگە ڕووخاندنی ئەو نیزامە تاوانبار و جنایەتکارە، دامەزراندنی دەسەڵاتی شوڕایی پشتبەست و بە سۆسیالیزم، ڕیشەکێشکردنی گەندەڵی لە ئێران ممکن نییە.